ڕێز و سڵاو بۆیەوە بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی ئاوڕێیانی هاوکارم هاتوێنێتەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ئەمڕۆی چوارشەممە. سەرەتا سەردێڕی چەند هەواڵ. کۆبوونەوەی کرێکارانی کارخانەی پویان نەخ لە ئیلام. ئازادی سەید جەماڵ تەهاکانی سوور لە زیندانی شنۆ. هێرشی درۆنی بۆ سەر یەکەی هەفتای هێزەکانی پێشمەرگە لە سلێمانی. دەست بەسەرکردنی 4 گەنجی کورد لەلایەن حکوومەتی نوێی سووریاوە. هەڕەشەی خاوەنکار لە کرێکارانی نێشەکەری حەوتەپە. کوژرانی 2 گەنج بە تەقەی هێزەکانی ڕژیم لە تاریکدەڕێی هەمەدان و گیانبەختکردنی 55 فەلەستینی لە هێرشی ئیسرائیل بۆ سەر غەزە. کۆبوونەوەی کرێکارانی کارخانەی پویان نەخ لە ئیلام. بەیانی ڕۆژی چوارشەممە 11 پوشپەڕ کرێکارانی شاغەڵا کارخانەی پویان نەخی ئیلام بۆ جارێکی دیکە دژبەنەدانی داخوازیەکانیان کۆبوونەتەوە. بە وتەی ناڕازیان ماوەی چەند مانگە خاوەنکار بە بیانووی نەبوونی سەرچاوەی ماڵی هەقدەستەکانیان پەرداخت ناکات. هەروەها بەهۆی نەدانی حەقی بیمەکانیان بە ڕێکخراوی تامینی اجتماعی تووشی کێشەی دەرمانی بوون و ناتوانن سەردانی نەخۆشخانە بکەن. کرێکارانی کارخانەی پویان نەخڕایان گەیاندووە کە بەرپرسانی ڕژیم لە جیاتی جێبەجێکردنی داخوازیەکانیان هەڕەشەی دەرکردنیان لێ دەکەن. ئازادی سەید جەماڵ تاهاکانی سوور لە زیندانی شنۆ. ڕۆژی شەممە 7 پوشپەڕ سەید جەماڵ تاهاکانی سوور شارۆمەندی خەڵکی شاری شنۆ بە دانانی وەسیقەی 1 ملیار تمەنی لە زیندانی ئەو شارە ئازاد کراوە. ڕۆژی 24 ڕەشەمەی ساڵی 1403 هەتاوی ناوبراو لەلایەن هێزە ئەمنیەتیەکانی شنۆوە دەست بەسەر کرا. پێشتر ئیدارەی ئیتڵاعاتی ئەو شارە بە بیانووی ڕێخستنی مەراسمەکانی نەورۆز پەروەندەسازی بۆ گەوهەر تاهاکانی سوور کچی ئەو بەندکراوە سیاسیە کردبوو. بەڵام گەوهەر بەهۆی گوشاری ناوەندە ئەمنیەتیەکان وڵاتی بەجێهێشت و هێزە ئەمنیەتیەکانی ڕژیم باوکی ئەو کچەیان بە بارمتە گرتو. هێرشی درۆنی بۆ سەر یەکەی هەفتای هێزەکانی پێشمەرگە لە سلێمانی. بەرەبەیانی ڕۆژی چوارشەممە 11 پوشپەڕ بە 2 درۆن هێرش کرایە سەر یەکەی هەفتای هێزەکانی پێشمەرگە و تاسلوجەی سلەیمانی. واردوو درۆنەکە لەلایەن سیستمی بەرگەری ئاسمانیەوە تێکشکێنران. بە وتەی فەرماندەیی هێزەکانی یەکەی هەفتە هێرشەکە هیچ زیانێکی گیانی نەبووە و لەلایەن سیستمی بەرگەری ئاسمانیەوە خراونەتە خوارەوە. هەروەها درۆنێکی دیکە لە ئاسمانی تاسلوجەی سلێمانی خراوەتە خوارەوە و ئەویش تەنیا زیانی مادی بە دوای خۆی داهێناوە. تا کاتی داڕشتنی ئەم هەواڵە هیچ گروپێک بەرپرسیارەتی ئەو هێرشەی لە ئەستۆ نەگرت. دەست بەسەرکردنی 4 گەنجی کورد لەلایەن حکوومەتی نوێی سووریاوە. لە ڕۆژانی ڕابردوودا 4 گەنجی کوردی خەڵکی قامیشلو لەلایەن هێزە ئەمنیەتیەکانی حکوومەتی نوێی سووریاوە لە شاری دەمێشق دەست بەسەر کراون. بە وتەی بەرپرسانی خۆبەڕێوەبەرایەتی ڕۆژاوای کوردستان 4 گەنجی کورد بە ناوەکانی عەبدولعەزیز دژوار حاجی عەلی، ڕەمەزان سولەیمان حسێن، دیار عومەر و ئەحمەد فەرحان لەلایەن هێزە ئەمنیەتیەکانی حکوومەتی نوێی سووریاوە لە گەڕەکی شیلانی دەمێشق دەست بەسەر و زیندانی کراون. میدیاکانی ڕۆژاوای کوردستان ڕایانگەیاندووە کە هێشتا هۆکاری دەست بەسەرکردنی ئەو 4 گەنجە کوردە ڕوون نییە و چارە نووسیان بە نادیاری ماوەتەوە. هەڕەشەی خاوەنکار لە کرێکارانی نێشەکەری حەوتەپە. بەڕێوەبەرایەتی شرکەتی نێشەکەری حەوتەپە لە کردەوەیەکی نایاساییدا مەرجی وەرگرتنی بەڵێننامەی بۆ زیادکردنی حەقدەستی کرێکاران داناوە. بە وتەی کرێکاران زیادکردنی ساڵانەی حەقدەست مافی سەرەتایی کرێکارانە، بەڵام بەڕێوەبەرایەتی شرکەت هەڕەشەی لە کرێکاران کردووە کە ئەگەر دەیانەوێت حەقدەستەکانتان بڕواتە سەرەوە ئەبێ بەڵێنی بدەن کە نهێنیەکانی شرکەت لە هیچ شوێنێک نادرکێن. کوژرانی 2 گەنج بە تەقێزەکانی ڕژیم لە تاریکدەڕێی هەمەدان. شەوی دووشەممە 9 پوشپەڕ 2 گەنجی خەڵکی هەمەدان بە ناوەکانی عەلیڕەزا کەرباسی و مێهدی عەبایی بە تەقەی ڕاستەوخۆی سەرکوتگەرانی ڕژیم لە ناوچەی گەشتیاری تاریکدەڕا گیانیان بەخت کردووە.
بە وتەی سەرچاوەکانی هەواڵ هێزەکانی بەسیج بە دموچاوی داپۆشرا و بە بیانووی هەڕەشەی ئەمنیەتی بە دوای کۆمەڵێک گەنجدا کەوتون و ڕاستەوخۆ تەقەیان لێکردوون. لە ئەنجامی وێرشەدا عەلی ڕەزا و مێهدی گیانیان بەخت کردووە و کەسێکی دیکە کە ناسناوی ئاشکرا نەکراوە بریندار بووە و ڕەوانەی نەخۆشخانەکراوە. دەست بەسەرکردنی نگین ئەمینزادە فیلمسازێک خەڵکی شاری شیراز. ڕۆژیش سێشەممە دەی پوشپەڕ نگین ئەمینزادە هونەرمەند و فیلمسازی خەڵکی شیراز لەلایەن ئیدارەی تڵاعەتیە و شارەوە بەبێ بەڵگەی قەزایی دەست بەسەر کراوە. بە پێی زانیاریەکان هێزە لیباس شەخسیەکانی ڕژیم هێرشیان کردوتە سەر ماڵی نگین ئەمینزادە و وێڕای پشکنینی ماڵەکەی دەستیان بەسەر کەلوپەلە ئەلێکترۆنیەکیەکانی داگرتووە و ناوبراویان بە توند و تیژیەوە بۆ شوێنێکی نادیار گواستێتەوە. جێگای ئاماژەیە کە نگین لە سەردەمی شۆڕشی ژیناش جارێکی دیکە لەلایەن هێزەکانی حکوومەتەوە دەست بەسەر کرابوو. شکنجە و ئازاری سێ تۆمەتباری پەروەندەیەک باتان لە قەزلحەسار. ڕۆژەی دووشەممە 9 پوشپەڕ مامورانی گاردی ئەمنیەتی زیندانی قەزلحەسار هێرشیان کردوتە سەر زیندانیانی ساڵۆنی سێی بەندی دە و سێ تۆمەتباری پەروەندەیەک باتانیان ئەشکەنجە و ئازارداوە. بە پێی راپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ نەوید نەجاران، عەلی ڕەزا بەرمەرزپورناک و ئەمیر محەممەد خۆشێقباڵ سێ تۆمەتباری پەروەندەی شارۆچکە یەکباتان کە مەترسی سەپاندنی سزای ئیعدامیشیان لەسەرا لەلایەن هێزە ئەمنیەتیەکانەوە بە باتۆم و شۆکێر بە سەختی ئەشکەنجە و ئازار دراون. سەرچاوەکانی هەواڵ ڕایانگەیاندووە کە ئەو سێ بەندکراوە سیاسیە لە بەندی تاوانە کۆمەڵایەتیەکان بە داوای لێبوونەوە زیندانی کراون و کاتێک لە نێو بەندکراواندا دەمەقاڵێ دروست بووە گاردی ئەمنیەتی هێرشی کردوتە سەریان و ئەو سێ بەندکراوەی بە سەختی ئەشکەنجە داوە. هەروەها جێگای ئاماژەیە کە سێ تۆمەتباری دیکەی پەروەندەیەک باتان بە ناوەکانی میلاد ئارمون، عەلی ڕەزا کەفایی و حسێن نیعمەتی لە دۆخێکی هاوشێوەی سەختدا زیندانی کراون و گیانیان لە مەترسی جددیدا. سەپاندنی تۆمەتی نوێ بەسەر دکتۆر حەسەن باقرینیا لە زیندانی مەشەد. دکتۆر حەسەن باقرینیا مامۆستای زەنکۆی زیندان لە بەندیخانەی وەکیلاوای مەشهەد کە بە تازایی و بۆ جاری چەندەم دەست بەسەرکراوە بە کۆمەڵێک تۆمەتی بێبنەمای دیکە تۆمەتبار و بۆ بەندی قەرەنتینەی زیندان گوازراوەتەوە. بە پێی راپۆرتەکان حەسەن باقرنیا بە تەبلیغ دژ بە نظام، پاڵپشتی ئیسرائیل، بێڕێزی بە ڕێبەری و تێکدانی بیرروڕای گشتی تۆمەتبار و پەروەندەی نوێی بۆ سازکراوە. هەروەها ڕۆژی 28 جۆزەردانی ئەم ساڵ حەسەن باقرینیا لە هێرشی هێزانێتیەکان بۆ سەر ماڵەکەی هاوڕێ لەگەڵ فاتمە نورادی هاوژینەکەی دەست بەسەر و فاتمە پاش یەک ڕۆژ ئازاد کراوە. گیانبەختکردنی 55 فەلەستینی لە هێرشی ئیسرائیل بۆ سەر غەزە. ڕۆژەی سێشەممە دەی پوشپەڕ 55 فەلەستینی دیکە لە هێرشەکانی ئیسرائیل بۆ سەر کەرتی غەزە گیانیان بەخت کردووە و بە دەیان کەس بریندار بوو. بە پێی راپۆرتەکان 44 فەلەستینی لە بردومانی کافەکانی نزیک لە دەریای مەدیتەرانە کوژراون و 11 کەسی دیکەش بەهۆی دەستڕێژی گولەی سەربازانی ئیسرائیلی بۆ سەر ئاوەرەکان لە کاتی وەرگرتنی یارمەتی مرۆیی گیانیان لەدەستداوە. شایانی باسە کە دۆناڵد ترامپ سەرۆکۆماری ئەمریکا بە میدیاکانی وتووە کە دەوڵەتی ئیسرائیل لەگەڵ مەرجەکانی ئاگربەستی 60 ڕۆژە لە غەزە ڕەزامەندی نیشانداوە و بە زووی کار بۆ ئازادی دیلەکان و کۆتایی هێنان بە شەڕ دەکەن. و دوایین هەواڵمان سەبارەتە بە هێرشی چەکدارانی تاڵبان بۆ سەر کەشاوەرزانی بەدەخشان. ڕۆژی سێشەممە 9 پوشپەڕ چەکدارانی تاڵبان هێرشیان کردوتە سەر کەشاوەرزانی ناڕازی لە ویلایەتی بەدەخشان و 15 کەسیان کوشتووە و 50 کەسی دیکەشیان بریندار کردووە. بە پێی زانیاریەکان ڕۆژی دووشەمە هێزەکانی تاڵبان بۆ لە ناوبردنی مەزرای خەشخاشی کەشاوەرزان لە ویلایەتی بەدەخشان ڕۆیشتون و لەگەڵ خۆپێشاندانی خەڵک بەرەو ڕووبوونەتەوە. ڕۆژی سێشەمە کۆماندۆکانی تاڵبان بە هەلیکۆپتەر هێرشیان کردوتە سەر خەڵکی ناڕازی و وێڕای کوشتنی 15 جوتیار 50 کەسیشیان بریندار کردو. بینەرانی خۆشەویست گەشتی هەواڵەکانی ئەمڕۆتان پێشکەش کرا. کات و ساتێکی خۆش بۆ هەموو لایەک.